ئەو دیاریش کا حەسەن لێمان وەرگری وەڵامە دروستەکەی زانی دەستخۆش برایان با پرسیارێکتان لێ بکەم بزانم کێ وەڵامەکەی دەزانیت فەرمایشتێک هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت باز لە تاوانێکی دەکات دەفەرمێ ئەو گوناه و تاوانە وەکو چۆن ئەو ئاگرە دار دەسووتێنێت ئەو گوناه و تاوانەش هێندە خراپە ئاوەها چاکەکانی ئینسان دەسووتێنێت کێ وەڵامە دروستەکەی زانی ئەو دیارێش لە من وەرگری دوایی یاڵا کاک بەهەزات مامۆستا غیبەتکردن غیبەتکردنیش خراپە بەڵام ڕەنگە ئەوە نەبێت مامۆستادانە بزانم دەزانێت حەزێت و ئازاردانی خەڵکی ئەوەش گوناهێکی خراپە بەڵام ڕەنگەوەش وەڵامە دروستەکە نەبێت وەڵا بوختانکردنیش هەر زۆر خراپە بەڵام ڕەنگە وەڵا بەتاکید باگری جانێ دەستێن بەڵام ئەو وەڵامە نییە کە ئەمە پرسیارەکەمان کردووە دەنا بەتاکید زۆڵ مۆستەم یەکێکە لە گوناه هەرە قێزەون و گەورەکان حەسوودیە چونکە حەسوودی کردەوەکان دەسووتێنێ حەسوودیە دەست خۆشکە حەسەن وەڵامە دروستەکە لە لای کاک حەسەنی بوو حەسوودی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لا تحاسدوا حەسوودی بە یەکتر مەبەن لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر ئاماژەی پێکردو دەفەرمێ گوناه و تاوانێک هەیە وەکو چۆن ئاگر دار دەسووتێنێت یعنی دەیکاتە خەڵوس دەیسووتێنێت ئەو گوناه و تاوانەش هێندە گەورەیە ئاوەها چاکەکانی ئینسان دەسووتێنێت کە بریتە لە حەسادەت و حەسوودی بە یەکتر بردن ئەو دیاریش کا حەسەن لێمان وەرگری وەڵامە دروستەکەی زانی دەستخۆش پای گەورە زەدای ملایکی بداتەوە